بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عازیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. عازیزان لە ئەڵقەی دووەمی بەرنامەی ڕچەی زانایان لە خزمەتی مامۆستای ناوداری کورد شەیخی موجاهید بەڕێز مامۆستای کۆچکرد و شێخ محەممەدی بەرزنجی لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە بەردەوام بین. ئەوەی بەڕێز تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمان بن. وڵای بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. عزیزان ئێمە هەرچەند لە خزمەتی شەیخی ڕەحمەتی بین ناتوانین حەقی ژیانی ئەو بەڕێزە بدەین کە ژیانی پڕەتی لە سەروبەری، بۆیە ئێمە بڕیارمان دەکا لە بەشی دووەمی بەرنامەکە لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویستە لە خزمەتی دکتۆرە درێژە بدەین بە باسکردنی ژیانی جەنابی شەیخی ڕەحمەتی. دکتۆر جان دووبارە سەلامی خوای گەورەت لەسەر بێ. سپاس. زۆر سپاس. کاک دکتۆر جان ئێمە هەرچەندی باسی سەروەری جەنابی مامۆستاکەین لەبەرەوەی لە بوارەکانی کە خزمەتی تیا کردو هەم لە ڕووی خزمەتکردنی بواری زانستی شەرعی هەمیش لە خەبا جێڕی کوردایەتیشە دەست و دەورێکی باڵای هەبە خوای گەورە لێی قبول کات و دەرەجەی عالیکە ئینشاءالله. جایمە لەو بەشە دەمێت لە خزمەتی جەنابتانە باسی ئەوە بکەم کە جەنابی مامۆستای ڕەحمەتی دوای ئەوەی کە لە کوردستانە بۆ نمونە لە ڕووی زانستی شەرعیە دەست و دەورێکی باڵای هەبوو، ئەگەر پێم بڵێ مەسەلەن جەنابی مامۆستا ئەو ئاستەی کە هەیبوو لە ڕووی زانستی شەرعیە چەندە کاریگەری هەبوو بۆی کە بتوانی دەوروبەرەکەی خۆی ئاشناکات و پێیان بگەێنێ؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بێگومان قسەکردن لەسەر ئاستی زانستی کەسێک پێویستی بە بێلایەنێکی تەواو هەیە، یعنی نە حاڵەتی سۆزداری نە حاڵەتی بێئینسافی لە مەوزوعەکەیە. مەرحومی باوکم لە ڕووی زانستیەوە مەلایەکی تەواو بوو، ئەوەی کە پێوترێ مەلای 12 عیلم یان مەلایە کە مدەڕیز بێ و بتوانێت هەموو زانستەکان بە شێوەیەکی ڕەوان و بێگرێ و گۆڵ وەکو خۆی بڵێتەوە هەموو مەرجەکانی تیا بوو. بە حکمیەوەی ئیجازەی وەرگرت بوو جارێکیان لای مامۆستا مەلا حەمومینی کاینسانان، لای مامۆسایانی سلێمانی وەکو مامۆستا شێخ مستەفا، مامۆستا مەلا عەبدوڵای چروستانی، مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی، شێخ محەممەدی خاڵ، شێخ محەممەدی خەرەداغی مەشهور بە خەتیب، ئەمانە مەجلیسی عیلمی بوون. ئیمتیحانێکی لێ ئەکەن، لە ئیمتیحانەکەیە بە تەفەووقێکی تەواوەوە دەرئەچێ و ئیجازەنامەکەی ماوە کە ئیمزای هەمویانی پێوەیە، ئیمزا و مۆری ئەوەی مەجلیسی عیلمی و کاتی شاری سلێمانی پێوەیە کە ئەچێتە بەغاش لە ساڵی 1975 76 78 ئەو مەسافەیە. ئەو کاتەش ئام شووی مامۆستا مەلا کەریمەکە لەبەر چی دەڕاتە بەغدا مامۆستا؟ وڵای لەبەر زروفی یەکەم سیاسی کاتێکە شۆڕشی کوردستان ئەو موامەرە و پیلانە نێو دەوڵەتی لێکرا لە 1975 لە ئیتفاقی جەزائیر، ئیتر کوردستانی عێراق ناچار وەکوڵێ خەڵکەکەی دەستبەرداری ئەو شۆڕشە بوون و کە گەڕانەوە هەر کامێکیان بە شێوەیەک مامەڵی لەگەڵ کرا. باوکم بەڵێ کوردستانی بەجێنێشت بوو کەش لە بەرزنجە گیرسا بوویەوە لە ماوەی ئەو شۆڕشەیە، بەڵام وتاری ئاگرینی زۆر بوو کە دێتەوە بۆ لە بەرزنجە. ئەوەش قۆناغێکە ینی لە ژیانی مەلایەتی و تەدریسی باوکم. ینی زیاتر وتارەکانی ئاراسی لە ئاراسی باسی داکۆکیکردن لە مافی میلەتی کورد کە حکوومەت و دەسەڵات و ئیداری خۆی هەبێ و هجوم بۆ سەر حیزبی بەعەز کە ئەمە حیزبێکی سەلیبیە. میشیل عەفلەق دایمەزرانەوە. میشیل عەفلەق باوکم هەمیشەی فەرموو لە وتارەکانیان نە موسڵمانە نە عێراقیە و ئەسڵەن پەیوەندیەکی نییە بە بەمبی ئەوە کە ئێستا ئەویان کردووە بە قیادەی ئەم میلەتە. لە کاتێکە و دامەزرێنەر بوو، دامەزرێنەری حیزبی بەعەز بوو. جا لە ئەم وتارانە بە تۆمارکراوی لای ئەمن ئەبێت کە یەتەوە بۆ شاری سلێمانی ئەمنی ڕژێمی بەعەز ئەیگرن
خۆ دەیزانی لە ئەنجامی ئەو تارانەی تووشی چێشە بەڵێ کە دەیبن بۆ ئەمنی عامە لە بەغا باوکمەوەی کە ڕاستی بێ باسیەکە ینی هەندێ کە بۆی خۆی بۆی گەڕاومەتەوە لە ئەنجامی ڕازگۆییە ئەوەی کە ئیسیجوابیەکە ئەڵێ مادام تۆ ئێستش هەر هەمان عقیدە و بیر و بڕات ئەنی وەڵامەکەی لە سۆنگەی شەرعەوە وەڵامە بەڵێ وتێتی من بۆ ئێسەش ئەڵێم یعنی وتێتی ئێوە عمیلن وەکو کورد عمیل و بەکرێگیرا وتێت نەخێر ئێمە کورد عمیل نین چونکە کورد دەوڵەتی نییە تا عمیل بێ میلەتێکی مەزلومی ژێردەستەیە دیفاع لە مافی خۆیەکە خۆلاسە ماوەی مانگێک باوکم دەست بەسەر و هینە بێ زیندانە بێ لە بەغا دوایی ڕزگاریە بێ بە سیدق و بە ئیخلاسی خۆی لە بیرمان نەچێ بڕوانامی مەلایەتی وەرەگرێ ئەو کاتە بۆ ئەوەی ئەم بڕوانامەیە ببێ بە بڕوانامەیەکی ڕسمی ئەکادیمی پێویستەکە بچێت لە بەغا لە دیوانی ئەوقاف ئیمتیحانێک با بۆ ئەوەی معادلەی بکەن بە شەهادەی سانەوی فعلا نەچێت لە بەغا ئیمتیحانەکەدا لەوێشە دەرەچێت بە سەرکەوتووی مجموعەیەکی زۆرە بن مامۆسایانی ئاینی ئەم یەکێکە بەلەوانی کە دەرچووە بەو شەهادەیە تەقدیمێکا بۆ کولی دراساتی ئیسلامی لەوێ وەرەگیرێ 2 ساڵ لە کولی دراساتی ئیسلامی ئەبێ بەڵام تەنها وەکو منتەسیب ینی بۆ ئیمتیحانا دەچێت پاشان حکوومەتی بەعز کولی دراساتی ئیسلامی هەڵوەشانەوە تەڵەبەکانی دابش کرد بەسەر زانکۆکانی تر و ئەم کۆلیجانی کە وەکو بڵێ اختصاصی هاوشێوی ئەویتیایە بۆیە گواستیانەوە بۆ کۆلیجی ئاداب بەشی زمانی عەرەبی و علومی ئیسلامی دەورەیەکی تایبەتیان بۆ کردەوە دەورەی ئێواران بۆیە کە چووە ئەچێتە بەغا لەو مەسافەیە لەگەڵ مامۆستا مەلا کەریمە ئەچێتە خزمەتی مامۆستا مەلا کەریمی جارێکی تر لای ئەو ئیجازە وەرەگرێت